سڵاو ئەم کاتتان باش. تاقیکردنەوەکان بۆ قۆناغە جیاجەکانی خوێندکاران و قوتابیان لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەستی پێکردووە. ئەوە ئاشکراشە ئەم ساڵ و پارساڵیش میکانیزمی خوێندن و تاقیکردنەوەکان بە شێوەی جۆرا-جۆر بووە. بەشێکی زۆری کاتەکانیش دەرگای قوتابخانەکان داخراون بەهۆی شەپۆلەکانی ڤایرۆسی کۆڕۆناوە. ئەم ساڵیش بە تایبەتی بۆ ئەم وەرزەی تاقیکردنەوەکان وەزارەتی پەروەردە چەند میکانیزمێکی بەڕێوەچوونی تاقیکردنەوەکانی دیاری کرد و دەسەڵاتیدا بە بەڕێوەبەری گشتیەکان و بەڕێوەبەرەکان کە چۆن دۆخەکە بگونجێنن لەگەڵ قوتابیان و خوێندکاران بۆی تاقیکردنەوەکانی ئەنجام بدەن. بەڵام کۆمەڵێک پرسیار هەیە لێرە دروست دەبێ ئەم ساڵ وەک پێویست لە ڕووی زانستەوە خوێندکاران و قوتابیان فێری هیچ دەبن یاخود دۆخی دەرونی قوتابیان و مامۆستایانیش چۆن دەبێ لەگەڵ ئەم زۆرە میکانیزم و داخستن و کردنەوەی دەرگای قوتابخانەکان بۆ زانێری زیاتر و قسەکردنی زیاتر و پرسیاری زیاتر بنێستا لەگەڵ مامۆستا عیسا حوسێن سەرۆکی لقی هەولێر یەکێتی مامۆستایانی کوردستان گفتوگۆی دەکەم. مامۆستام کاتت باش. ئەمڕۆ بەیانی دوێنێ قۆناغەکان بڵێم تاقیکردنەوەکان دەست پێ کردووە. ئێوە وەکو سەرۆکی لقی هەولێر دۆخەکە چۆن دەبینێ؟ بەداخەوە بەلەوەی بێمە سەر تاقیکردنەوەکان ئەم ساڵ خوێندن تا ڕادەیەکی زۆر نەکەن. ئەم ساڵ پاریش بە نیوە ناچڵی یان بە پچڕی خوێندرا. پار تەنها وەرزێک داخل بوو بۆ ئیمتیحان و ئیمتیحانی لێکرا. ئەم ساڵیش هێشتا وەرزەکەش تەواو نەبووە. دۆخی خوێندن پرۆسەی پەروەردە زۆر خراپە. ئەم ڤایرۆسە و ئەم نەخۆشی کە ئێستا هاتووە بەرەوچی مرۆڤایەتی گرتووە کوردستانیش بەدەر نییە لەم ڤایرۆسە وای کردووە کە نەتوانری خوێندن بە شێوەیەکی ئاسایی خۆی بڕوە. بۆیە ئەگەر کاریگەری لە هەموو سەکتەرەکانی تری ژیان کرد بێ ئەوە کاریگەری زۆر گەورە و خراپی لەسەر پرۆسەی پەروەردە کردووە. بۆ ئەم یعنی لەم ڕوانگەیەوە دیارە وەزارەت بڕیاریدا کە خوێندن تا هەشتی مانگ هەشتی چوار بوەستی. ئەو خوێندنگایانی یان ئەو مەکتەبانەی کە ئیمتیحانیان ئەزمموونیان تاقیکردنەوەی وەرزیان نەکردووە کە لەسەر 20 لەلای خۆمان زیاتر وا باوە پێی دەڵێن تاقیکردنەوەی مانگانە کە نەیان کردووە. هەندێکیان زووتر کردویانە ئەنجامیانداوە. ئەوەی کە نەی کردووە ئێستا کاتی تاقیکردنەوەکانە ئەمڕۆ و بەیانی هەر خوێندنگایە کەر مەکتەبێک بە گوێرەی ئەو خشتەی خۆی کە دایناوە لەسەری دەڕوات. ئەم تاقیکردنەوەی تا ڕادەیە گەوشمان بیر نەچێت هەند خوێندن هەیە ینی بابەت هەیە هیچی نەخوێندراوە چەند لاپەڕەیەکی خوێندراوە ئێستا تاقیکردنەوەی 20 لەسەر دەکرێت. ئەویان لەلایەکی تر چونکە حاڵەتەکە حاڵەتێکی نائاساییە دۆخەکە دۆخێکی نائاساییە لەوانەیە تا ڕادەیەک خوێندکار بەڕێ بکرێت یان هەندە مامۆستا هەیە کەمی خوێندووە و نازانێت چۆن پرسیارەکان بێنێتەوە تووشی حاڵەتەوە دەبێت کە پرسیاری ئاسان بێنێتەوە بۆی خوێندکار نەکەوێ. هەموو ئەمانە واتە وەستانی پرۆسەی خوێندن تاقیکردنەوەکان ئەو بە خۆت باست کرد ئەو دۆخە دەرونی کە تووشی خوێندکاران بووە کە تووشی خانەوادەی خوێندکاران بووە. هەموو ئەمانە کاریگەری زۆر گەورە و نێگەتیڤی لەسەر پرۆسەی پەروەردە هەیە چونکە پاریش بە نیوەچڵی جێمان هێشت. ئەم ساڵیش تا ئێستا بە نیوەچڵیە و نازانین چارەنووسی ئەم ساڵ چۆن دەبێ. ئایا چارەنووسەکە وەرزێک داخلەکریان هەردوو وەرز دەخوێنرێ ئەگەر هەردوو وەرز خوێنراو بەپێ ئەو ساڵنامەیە کە وەزارەتی پەروەردە دایناوە کۆتایی ئەم ساڵی خوێندن دەچێتە نزیکەی مانجی یەکی ساڵی 2022 کە ئەمانە ئەی ساڵی 2022 کەی دەست پێ دەکاتەوە. هەموو ئەمانە تێکچڕژانێک یان ئاڵۆزیەک دروست دەکات لە ناو پرۆسەی خوێندن لە چونکە خۆ دەزانی پرۆسەی خوێندن پەیوەندی بە هەموو خانەوادەیەکەوەیە. هەر خانەوادەیەکی ئێمە ئەگەر مامۆستای نەبێ خوێندکاری تاکید هەیە واتە خوێندن یان پرۆسەی خوێندن یان سیستەمی خوێندن لە هەموو ماڵێکا هەیە. بۆیە دۆخێکی نائارامی لە لای هەموو خەڵکێک و لای هەموو تاچێکی ئێمە دروست کردووە. ئەو بڕیارانی کە وەزارەتیش دەری دەکات بەڕاستی بڕیارەکان نازانم یان سەرپێین یان باش دیراسە نەکراون. ئێمە وەکو سەرپەرشتیاران کە من خۆم سەرپەرشتیاریشم هەم وەکو یەکێتی مامۆستایان پرسمان پێ ناکرێ ڕای ئێمە وەرنەگیراوە لەسەر وەستاندنی یان لەسەر دەستپێکردنەوەی یان لەسەر ساڵنامەکەی خوێندن کە بەداخەوە مامۆستا باس لەو کرد کە دۆخەکە چۆنە نیگەرانیش تەواوت پێوە دیارە لەسەر پرۆسەکە و بازۆ دەکەی کە وەزارەتی پەروەردە پرس و ڕایەوەشتان لەگەڵ ناکەن چۆن چونکە ئێوە دوازاریەوە مامۆستایان لە هۆڵەکانی خوێندنن. دەمەوێت پرسیارەی ئەوە بکەم ئایا لەم دۆخەدا لەم شێوازە سیستەمەی کە وەزارەتی پەروەردە داینەوە
خوێندکاران و قوتابیان لە ڕووی زانستەوە تا چەند فێری بابەتەکان دەبن. ئەمە زۆر زاران باسی ئەوە دەکەین لە دوای ڕاپەڕینەوە ئاستی زانستی پرۆسی خوێندن ئاستی زانستی خوێندکاران بەڕاستی دابەزیوە. ئەگەر بەراوردێک بکەیان دراسەیەکی ئەکادیمی بکەی لێکۆڵینەوەیەکی زانستیانە و ئەکادیمیانە بکەین لە مقارنەیە بکەی بەراوردێک بە پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕین ئەو هەموو کەس دەزانی واتە خەڵکێکی ئاسایی دەزانیتن کە پرۆسی خوێندنیان ئاستی زانستی خوێندکاران و ئاستی زانستی یان پرۆسی پەروەردە بە شێوەیەکی گشتی لە ئێمە دابەزیوە. جا چ جایی ئەوەی کە لە دوای ڕاپەڕینەوە دابەزیوە کاریگەری قەیرانی دارایی کاریگەری بەتایبەتی لە دوای 2014ەوە ئەو قەیرانە دارایی کە تووشی هەرێمی کوردستان بوو حکوومەت خۆی پاشەکەوتی موچەی بەسەر خەڵکدا سەپان ئەو زۆرە ملێی پاشەکەوتی موچە یان نەدانی موچە مامۆستایان لە دۆخێکی خراپبوون ئەمانە کاریگەری زۆر گەورەی بەسەر پرۆسی پەروەردەوە هەبوو. دوجار کاریگەریە گەورەکەش یان فشارە گەورەکەش کە کەوتە سەر پرۆسی پەروەردەوە بەتایبەتی پرۆسی پەروەردە تا ڕادەیەکی زۆر بەرەو ئاستی سفربوون بوون مەسەلەی کۆڕۆنا ئەو نەخۆشیش بوو هاتە ئاراوە. هەموو ئەمانە وای کرد کە بەتایبەتی پار و ئەمساڵ پار نی وەرز خوێندرا واتە یەک وەرز خوێندرا نیو ساڵ ئەم ساڵیش گومان دەکرێت کە وەرزێک بخوێندرێ یان ئەم ساڵیش خۆمان دەیبینین کە چۆن بەڕێوە دەچێت. بۆیە کاریگەری زۆر خراپ زۆر ینی بەڕاستی ئاستی زانستی خوێندکارانی ئێمەی دابەزاندووەم ئەم دابەزینی ئاستی زانستێش لەوانەیە ئەم ساڵ کە ئەم ساڵ بەدەر نەکەوێت بەڵام ساڵێکی تر دو ساڵی تر ساڵانی داهاتوو بەسەر ئەو خوێندکارانەوە بە ئاسایی دیارەکە ئەم ساڵ پرۆگرامەکانیان تەواو نەکردو چکە پرۆگرامەکانی ئێمە هەمووی پەیوەندیان بە یەکەوە هەیە واتە وەکو زنجیرە و لێ بەیەکەوە بەستراونەتەوە. بۆ نمونە ئەگەر خوێندکارێک پارپۆلی 11 بوو بێ هەندێک بابەتی زۆر ئەساسی یان زۆر بنەڕەتی نەخوێند بێ ئەم ساڵ لە پۆلی 12 ئەم بابەتانە دووبارە بۆتەوە ئەو هیچ نەواتێکی نییە بناغەیەکی نییە بۆ ئەم خوێندنە. هەروەها ئەوەش دەبێ بێنەوە یادی خۆمان کە خوێندکاران یان قوتابیانی پۆلی 1 و 2 بنەڕەتی کە ئەمانە ئەساسن بۆ ئەوەی خوێندکار بۆی تەلەبا بۆی ئەو مناڵە فێرە خوێندن و نووسین بێ ئەمەش بەتایبەتی پار ئەم ساڵیش زۆربەی پیتەکانیان نەخوێن زۆربەی هەل لە ڕووی فۆنەتیکەوە لە ڕووی پیتەوە نەخوێندە بوو. ئەمانە کاریگەری بەسەر ئەوەیە کە ساڵانی دواتر ئەم مناڵێکی نەخوێندەوار دەرەچێواتە کاریگەری ئەوەی هەیە کە لە پۆلی 3-4 لە ساڵانی داهاتوو خوێندەواریەکەی باش نییە. مامۆستا بە ئەو پرسم بە بۆ چوونی تۆ ئەو پرسەر خوێندنەی پارساڵ و ئەم ساڵ دەکرێت ئەگەر بەهاتوو حکوومەت یان وەزارەتی پەروەردە بڕیاری ئەوەی بداوە 1 ساڵ بە تەواوەتی خوێندن ڕابگیرا بە باشتر بوو یان ئەوەی ئێستا کە دەگوزرێ باشتر هەرچەندە ینی بڕیاری ئەوەی کە ساڵێک خوێندن تەعجیل بکرێ ئەمەیان لەوانەیە لە ڕووی دەرونیەوە یان لە ڕووی کاریگەری بەسەر تەمەنی خوێندن و بەسەر تەمەنی خوێندکاران بوو بێ. بەڵام من وەکو شخصی خۆم من پێم باش بوو یان بە یەکجاری تەعجیل بکرێواتە خوێندن ئەم ساڵ تەعجیل بکرێ و حاڵەتەکە حاڵەتێکی نائاساییە و تەواو یا ئەوەتە خوێندن بەردەوام بێ بەڵام بەڕێکاری تەندروستی تند. خۆ ئەوەش دەزانین کە خوێندگە ئەهلیەکان زانکۆ ئەم ساڵ بە شێوەیەکی باش پرۆگرامەکانیان خوێندووە. ببرە قەتع دەکەم بەڵام بۆچی زانکۆکان و خوێندنگە ئەهلیەکان بە شێوەیەکی باش خوێندن تێدا بەڕێوە دەچێ بەڵام هی حکمی نا ئەمان پێم وابوو ڕێکاری تەندروستی هەرچەندە لە خوێندنگە ئەهلیەکان لە هەندێکیان ناڵێم لە هەمیان ڕێکاری تەندروستی توندیان گرتبووە بەرواتە بەیانیان کە خوێندکار دەچوو خوێندگاکەیان تاقیمە کرد جێلیان لە دەستوری تەڵەبانەدا لە هەمان کات ماسکیان تەوزیع کرد. ینی ڕێکارەکان تا ڕادەیەک لە خوێندگا هەندێکیان ناڵێم هەمیان باش بوو. زانکۆش لەبەرەوەی خوێندن یان خوێندکارەکان گەورەترن واتە لە تەمەنێکی مەسئولیەتدان خۆیان دەبێ خۆپارێزی بکەن تا ڕادەیەکی باش زانکۆ توانی پرۆگرامەکە چکە ئەومە ینی ئێستا چەند ڕۆژێکی تر مانگی 4 بەرەو کۆتایی ساڵ دەچین ساڵی خوێندن. زانکۆ تاڕادەیەکی باش ڕۆی لە هەمان کاتیشا خوێندنگە ئەهلیەکانیش بەڵام ئەوەی کە کاریگەری و ئەوەی کە تووشی شەلەل بوو خوێندنگە حکومیەکان بوو. ئەویش لەوانەیە وەزارەتی پەروەردە تاڕادەیەک ینی نەیتوانی بێ ڕێگە چارەی تەندروستی تند بۆ هەموو خوێندکارە و بۆ هەموو خوێندگایانە دابنێت. ینی دەزانی خۆی زۆر جاران نەخۆشیێک کە بڵاوە بێتەوە ئەوەندەی کە لەسەر حکوومەتە ڕێنمایی بڵاو کاتەوە خەڵک بپارێزی لە هەمان کات تاکپارێزیش خەڵکیش دەبێ ئاگاداری خۆی بێ و خۆپارێزی بکات. ئەوەی کە ڤایرۆسە کۆنەکە کە پێی دەوترا کۆڤید 19 تا ڕادەیەکی زۆر لە ناو مناڵان بڵاو نەدەبووە یان تووشی نەدەبوون
دەبواە حکوومەت وەزارەتی تەندروستی ئەمەی لەبەرچاو بێت کە مادام لە ناو مناڵان توش نابێت دەبواە تەنها یعنی وەلەو مامۆستا ینی لە تەمەنێکە و گەورەیە و لە ناو مناڵانیشە بەڵام تا ڕادەیەکی باش ئەمە لە مەکتەب بڵاو نەدەبەوە ینی بە تایبەتی پار ئەمەی کە ئێستا هەیە تۆزێک ترسی ئەوەی هەیە کە خێراتر و لە تەمەنی جیاوازیش بڵاو بێتەوە بەڵام لە هەموو حاڵەتێکە تۆ ناکرێت خوێندن بفەوتێنی واتە خوێندن بفەوتێنی بەو شێوەی کە ئێستا کە بەو شێوەی کە وەکو باسمان کرد ئاستی زانستی سفرە و تەڵەبە لە قەلەقیە و ئایا ئەم ساڵ تەواو دەکرێتەوە و ناکرێ و حکوومەت لە شەوە بڕیارێک دەدا خوێندن تەجیل بوو تا هەفتەیەکی تر و 15 ڕۆژی تر لە پاش 15 ڕۆژەکە نازانین دەست پێ دەکاتەوە یان دەست پێ ناکاتەوە هەموو ئەمانە بێسەروبەریەکی پێوە دیارە ئەوشتی پرسم لە ئێستادا دۆخی کۆڕۆنا یاخود ڕێژەی کۆڕۆنا لە ناوەندەکانی خوێندن لە نێو مامۆسایان و قوتابیان خوێندکاران لە چ ئاسێکدا ئەمە ئامارێکی دقیقمان لا نییە پێم وانیە وەزارەتی پەروەردەست بەو شێوەیە ئامارە دقیقی هەبێ ئێمە چۆکو یەکێتی مامۆستایانیش چۆکو ئیشرافیش ئامارێکی دقیقمان لا نییە چۆن ئاگادارینە ئێوە وەکو یەکێتی مامۆستایان وەکو سەرپەرشتیاران ئێوە لە ناوەندەکانی خوێندن بەڵام بۆ نمونە ئێمە مەکتەبی ناو هەولێرمان هەیە مەکتەبی دەرەوەی هەولێرمان هەیە ماوەیەک لەمەوبەر کەش و هەواکە زۆر سارد و وشک بوو پەتایەک بڵاو بوو کە پەتای وەرزی بوو ئەم پەتایە تێکەڵ بوو لەگەڵ ڤایرۆسی کۆڕۆنا ئایا ئەو نابی ئەو پەیوەندە لە نێوان ئێوە وەزارەتی تەندروستیەبی بۆی ئێوە ڕۆژانە پێتان بڵێن بۆی ئێوە ینی کۆنتڕۆل دۆخەکەم ئێمە وەکو سەرپەرشتیار پێنجشەمان حاڵەتی کۆڕۆنامان وەرەگرت لە مەکتەبەکان ئایا چەند مامۆستا توش بووە چەند تەڵەبە توش بووە ئێمە ئەو ئامارەمان دەدا وەزارەتی پەروەردە بەڵام ئەو ئامارەش دقیق نەبوو ینی من لە خوێندنگایەک با بڵێن بۆ نمونە چەند تەڵەبەیەک تووشی هەڵامەت بوو پەسی بوو پەتاوەرزیەکە بوو گوند بوو خۆی فەحز نەدەکرد تایبەتی گوندەکان ئەو فەحزکردنش ئەو پشکنینش چونکە 6,000 تێدەچی وەزعی خەڵک خراپە خەڵکە کێ پێی وایە پەتایەکە و پەتایەکی ئاساییە پەتایەکی وەرزیە و دەڕوا هەندێک شوا بوو هەندێکی شەوەندە حاڵەتی شەبوو کۆڕۆنا بوو لە مەکتەبێک بۆ نمونە جارە بوو 3 مامۆستا 2 مامۆستا 3 مامۆستا کۆڕۆنای گرت و خۆی فەحز پشکنینی کردبوو کە کۆڕۆنایەتی و ناردرا بۆەوە ماڵەوە بۆ ماوەی مانجێک کە ئەوەش کاریگەری هەیە لەسەرەوەی کە مانجێک ئەم بابەتە ناخوێندرێ مانجێک تەڵەبەکان بێ مامۆستا دەبن لەم بابەتە هەموو ئەمانە بەڵام ئەم ئامارە دقیقا نەبووە لەبەرەوەی وەکو وتم گوندەکان خەڵکەکێ هەتا ئێستا ئیمانی بەوە نییە کە کۆڕۆنا هەیە پێی وایە پەتایەکی وەرزی و گرتوویەتی و تەواو هەیە تا ئێستا هەر شەرم دەکا بڵێ کۆڕۆنامە هەش بوو تەڵەبە هەبوو پۆلی 12 بوو بەتایبەتی پەتای وەرزی گرتبوو دەهاتە خوێندن بەڕێوەبەرەکان دیان ناردەوە نەدەڕۆی دەگۆ هەر پەسیبێکمە و هیچ نییە و نامەوێت دەسەکەم لە دەست بڕوە هەموو ئەمانە خۆ ئەوە چی گوتمان ئامارە دقیقەکە ئەوەی کە ئێستاش وەزارەتی تەندروستی ڕۆژانە بڵاوی کاتەوە ئەوەندە خەڵک توش بووە ئەوەندە خەڵک گیانی لە دەستداوە بەتایبەتی لە توش بووان دڵنیام زیاترە چکە خەڵکەکەەوە نەچۆتە فەحز مامۆستا 2000 وەزار ئەمە دوا پرسیاریشم دەبێت وەزارەتی پەروەردە ڕایگەیاند تا 8 چوار دەرگاکان بە داخراوی دەبێنەوە بەڵام تاقیکردنەوەکان بەڕێوە دەچن پێت وایە لە 8 ساریش جارشتر درێژ بکرێتەوە والله ئەویان لەوانەیە کەوتۆتە سەر لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا من پێم وایە من لەو بڕوایەدا مەرچەندە ینی وەکو ڕای خۆمە ڕسمی نییە بەڵام لەو بڕوایەدام درێژ بکرێتەوە هەرچەندە مەجای تەجیلکردن بۆ ئەم ساڵ زۆر کەمە ینی نەماوە با بڵین تەجیل بکرێت لە دوای 8 چارەوە لەوانەیە خوێندنی ئەم ساڵ نزیکبیتەوە لە فەوتان نزیکبیتەوە لەوەی کە بفەوتێ مەجای ئەوەی تێدا نەماوە تا گەیشتۆتە بن سەقفەکە مەجای تەجیلکردنی نەماوە بەڵام بە هەر حاڵ من گومان دەکەم تەجیل بکرێت چونکە نەخۆشیەکە بەرەو زیاترە نەخۆشیەکە ئێستا گەیشتۆتە حاڵەتێکی مەترسیدار و ترسناک لە ناو خەڵکە لەو حاڵەتەش تۆ ناتوانانی بەردەوامی لە پرۆسی خوێندن کەەوەی ئەوەی ئەم حکومەتی ئێمە دیکە یانێ و حکومەتی هەرێم کە ڕێگە چارەکان کە من پێم وایە ڕێگە چاری تونتر و ڕێگە چاری با بڵین بەتایبەتی ڕێکاری تەندروستی تون بگیرێتە بەر لەوانەیە بتوانین من لەگەڵ ئەوم تۆزێکی تری شەر بخوێنرانی تەجیلکردن بەڕاستی فەوتانە ینی ئەوەشمان بیر نەچێت کۆمەڵک شوێنی تری تیجاری کۆمەڵک شوێنی قەرەباڵغ کراوەتەوە هیچ خەڵک گوێ لە ئەوەی نییە لە کۆڕۆنای و کەچی ناوەندی خوێندن ئاوە بۆتە زەحیە بۆ ئەم نەخۆشی زۆر سپاس بۆ مامۆستا ئیسا حوسێن سەرۆکی لیقی هەولێری یەکێتی مامۆستایانی کوردستان کە ئەو دەرفەتی خۆی بە ئێمە بەخشی و چەند پرسیارێکمان ئاڕاستە کرد و چەند زانیاریی لەسەر ناوەندەکانی خوێندن خستە ڕوو